بەڵێ ئاینی بێجیهاد زەلیل و لاشە خوێنینە موسڵمانینە تێکۆشن مەڕێی ئەم دینە شیرینە بزانن تەنها تێکۆشان ڕێبازی سەر فیرازیمە ڕێبازی سەر فیرازیمە ئەمن ڕێبوار و شوێن کەوتووی ڕێبازێکم کە ئیسلامە بەرنامەی ژینما قورئان محەممەدیش پێشەوامە بزانن تاوەکو مردن ئەوەی باوێنی بڕوامە ئازادی و شکۆمەندیما بە جیهاد بەردەوامە خەبات و جەنگ و تێکۆشانە دەن عێزات ئەبەم دینە بەڵێ ئاینی بێجیهاد زەلیل و لاشە خوێنینە موسڵمانینە تێکۆشن لە ڕێی ئەم دینە شیرینە بزانن تەنها تێکۆشان ڕێبازی سەر فیرازیمە ڕێبازی سەر فیرازیمە مسلمان کاتێ توانێ لە قورئان فێر و حاڵی بێ کە مەردێکی مجاهیدی جیهادی سەر و ماڵی بێ خۆدەنا ئەو مسلمانەی بیری لە جیهاد خاڵی بێ تێناگا لە قورئانەگار دایم لەسەر بەرماڵی بێ خەبات و جەنگ و تێکۆشانە دەن عێزات ئەبەم دینە بەڵێ ئاینی بێجیهاد زەلیل و لاشە خوێنینە موسڵمانینە تێکۆشن لە ڕێی ئەم دینە شیرینە بزانن تەنها تێکۆشان ڕێبازی سەر فیرازیمە ڕێبازی سەر فیرازیمە خودایا من تکاکارم هەتا ماوم لە نێوژینە لە پێناو بەرزی ناوی تۆ لە پێناو بەرزی ئاینە چەچی ئیسلام لە شانم کەم لە ڕێزی مجاهیدینە بە خزمەت تۆ بگەم خوایە لەگەڵ بەرجێج خوێنینە لەگەڵ بەرجێج خوێنینە خەبات و جەنگ و تێکۆشانە دەن عێزات ئەبەم دینە بەڵێ ئاینی بێجیهاد زەلیل و لاشە خوێنینە موسڵمانینە تێکۆشن لە ڕێی ئەم دینە شیرینە بزانن تەنها تێکۆشان ڕێبازی سەر فیرازیمە ڕێبازی سەر فیرازیمە السلام علیکم ورحمة الله. عليك السلام. وای گەورە تا داشتی بەخێری بداتەوە.